اوفیسا پیوندین اجتماعی پادکستی هریما کردستان داخوانی کلیسر رو شوان خواندوان روجاوای کردستان قرآن ها دوازن کو بکالوریه کل باشور کردستان آسماینه بلاف کرد بیجه کو او خواندوانت کارن به هند مرجان و گران روجاوای کردستان دا کو ازمونین خواه بکن افکار ماجی زرداشت همه السر و مجاری و زانیاری زیرتر بدمه میوانه کیوانی تایبت جیه زرداشت افدم تباش او مرجن تایبتین او بحث کن چه مرجن کو وگرنه و روجاوای کردستان دا کو ازمونان پیشکش بکن ساله که خواندن ایدی بلاش نچه دنباش جوان از نها لأوفیسا پیوندی نشتیمانی یا پارتیا دموکرات کردستان سوریه پده کسی لحولی را پایتختم وکو تا آنی زمانجی کو اوفیسا پیوندی نشتیمانی یا پده کسی داخویانی یک دوی درباره دا بلاف کریه براستی جه اف دمک وکو تیمین روزنامه‌وانی یا جی وکو روزنامه‌وان گلک پیوندیش بو متن تایبت جبو او گنجن خواندوان او ان کد خوازم بشن از مونن خال روجاوای کردستان سوریه پیک بینن دبیجن ریتونه ل نها پده کسی و کرابی یا جی اوفیسا پیوندی نشتیمانی و کرابی چاره یک جوان خواندوان را دیتی تایبت او خواندوان قوناغا دانزان یعنی بکالوریوس و همان دمه اوین زانکو جبلی و مجاره که دین جه جوان گلک کردین روجاوا کو بریانها یا بریا سردما کرونا رو لهریما کردستان کربون مبست روجاوا چون روجاوا نهال ورج عاصمانه پدا کسی همان دمه چاره یک جوان را جدیتیه از خوازم دوی درباره دا برز محمد شیرین وکو اندام سرکرداتی پدا کسی بک میوان بینارین کردستان بسیار ام بزامن اوریار چل خود گره او کسی انتکارن هر نوارن ده چابه کاک محمد گلک سپاس بو در فتح اگر تو کلم کی پیش کامیره ایرو وکو اوفیسا پیوندی نشتیمانی پدا کسی و دست به کاری کی کری هم جبو خواندوانن هم جبو او کردین کل روجاوا عاصمانه اف ده چابه وەکو پار دیموکراتی کوردستان مەکتەبە پەیوەندیان دام پەیوەندی خۆ لە دگەل حکوومەتە هەرێمێدا کردبوو دگەل ویزارەتە خۆدا پشتی مەزانی بۆ گۆ هەندێک تەڵەبە هەنا تێن هاتن سەردەمارمەی ئۆفیسێتکردندا دخواستن بۆ هەرن ئامادە بن بۆ امتحاناتی خۆی ئازمموی خۆیدا لە ڕۆژەوای کوردستانی و چونکە لەبەر ئەف وەکو معبەر هاتووە گرتندا لێ ما وەکو پەیوەندی مەدا دگەل حکوومەتە هەرێمێدا لەگەل وزارەتە خۆدا دەجی ما ئەمانگێ مدگەل یەک مدکردە بەردەوام بوو دەژیم ما موافقە هینادا ئەو تەڵەبەیە گۆل هەرێما کوردستانیدا دکارن بەڵگەی خۆی خوێندنێدا چێ بەکالۆریۆنن شەشی ئامادەینە یانجی چێ زانکۆنە دەژی دکارن هەرنا نقطە خاڵە سینیۆریە پێشخاوەڕێ دەژی دێ و سعات هەشتێ سبێدەی دەژی البازگاها چما دا لپیش دارشکران دا آماده بده بول وکو گروپا که یکسر بناری پیش خواهریت کن. خواهم به نقطه گرک تکذیر سر بکم. واتنا همی خواندوانن بکالوریوس و زانکو بلگین خودگل وان بن پیوست دمجمر 8 سبت گوت لسر پر چمه بن پشتی دارشکران اف کیجان روزه پیوستی که کیجان روزه کو خواندوان برای خود نور. اوا روزه یکشنبه و چهارشنبه روزه یکشنبه و چهارشنبه مدرسه نشان کریه دا با هاتیه دست نشان کردن دا دگل خلاص سینوری دا گو او کاریوانا دا پیرابن. باش او بلگات چه پیوستن برز محمد وکو نمونه. وکو او بطاقه وای خوندنه د امتحاناتنا ازمونه دا گو هاتیه دست نشان کرده گو بچه ازمونی وینا لور هنا یان چه مادی وینا دا چن درس وینا دا خوندن زانکو معنا دا دگل ده هبنده وکو بلگه کا انو بچه ویندره دا ازمونه خو امده ویدا. در روزا یکشنبه و چهارشنبه خلق جدید چن لوی خاله و کوتانی زمان آماده بن لسر پر چمه پشتی داره شکران د مجمر 8 سبه قربالق چد به ده هندکی پرسگریک چه نبن نه وکو الویرد آماده که یعنی الویرد بازگه هدا وکو اساس وانا دا آماده که وکو پروگرامک چه کریه چون قبرین ها او کس خلقی هدا روزا که هفتیه که کاملی دا جوار فکر بو یعنی هفتیه که کامل دا خلق د چون درباس مودا پشتی او هفتیه هدا رابو هاتا دستین شانکر روزا جبرگو چون اصلنگین هن البازگه هدا بو مثلا اف بریارن حکومت دا بو مل سر بازگه بو چونو هاتنه دا هدا دستین شانکر روزا یکشنبه و چهارشنبه دانی او قال والله ولو نما زیاده گلکی سری باشه همان دمه دا داخلیانی و دا هاتیه کو هندک کسین کل روجاوا عاصم وانه و دوی درباره داجی از باور موتش تکری چه هیج بوان
وەکو ئەو خەلکە مەیل وێ دەدا ئاسێدا بڕاستی بەردەوامە بە کارێمە مەدکردمە بەردەوام بوو دگەل حکوومەتە هەرێمە دەژیم و نهێژم بەردەوامن یەک جوان خالی هەدەنها هاتیە جێبەجێکردندا ئەو کەسێن هەلگری ڕەگەزنامەیەدا ئۆڕۆپینە کارن ئەو ڕەگەزنامەی خۆدا لەگەل ژمارەك هەیە دەست نیشان کردیا 0750 403 6 لەسەر وێ ژمارەداژی کۆپیەکە جنسیا ژرەگەزنامای خۆدا یا و جلگەل پاسپۆرتێدا بنێرن بۆ ژمارەدا گەل ئەو کادرێکی خۆمە لەسەر دانیەدا ji بۆ چون ئەو بەڵگە ئەو جنسیەوانەدا کۆمکنەدا مێ تەقدیمی وزارەتان ئەفخۆکنی هەریما کوردستانێدا چونکەش بۆ ڕێبنێ دەبێنە هەریما کوردستانێدا بەلەش بۆ ئەو کەسی دیکەژی لێرێ دەژی ئەمێ هەوڵ دەدەن گۆ ئەوەی دیکەژی ئەم چارەوەڵیوانە چارەسەر بکەن لێ دەژی ئەوێت بەحث کردی کو هاتیە جێبەجێکردن ئەو خۆڵک و خۆدان ڕێگەزنامەیە ئەوروپی یان جنسیە ئەوروپی دەکارن وەرن پێویستە دەستپێکی کوپیەکیش وەربشن دێ یەکسەر بێنە هەولێرە یان دێ دەرباسی جەهێکی دی بن ناوەیە یەکسەر ژووردا مەژمە تایبەتمەندی ئەو خۆم هەوڵدا بوو بۆ نشینگەن ئۆڕۆپیژی بە لێژبەرگ و چونکە منە نوکە حتا فڕۆخانەی هەرێمە کوردستان هەمی گرتینە ئۆڕۆپی هەمی گرتینە نەشێن مەسەلەن پێویستی بە فیزەی ئەو دەولەتێن یان ترکیان دەولەتێن دەگۆ بچنێدا گوت براهیم خەلیل هەرن بەلێ ئەگەر جنسیەدا ئەو جنسیەدا هاتیە ڕازی بوون لەسەریدا چونکە یەکسەر وێ دەچێ درێکە براهیم خەلیل بچێت ترکیدا و پاشە بچێتە وڵاتی خۆ gelek spas برێز محەممەد شیرین ئەندامێ سەرکردەوەتیە پەدەکەتە ژوان سێ خۆل ڤرگرنگ هەن است خوازم بەحث بکەم جارێکە دین وەکو میوانێ من ئەوی زمان نەها واتە هەمی خۆندەوانن بە کەلۆریوس وێن زانینگەهان و بەلگەن وان هەنە دکارن ڕۆژە یەکشەمێ و دشەمێ بچن یەکەم ڕێبەندا سینۆرێ دهۆکێ لەسەر پڕا چەمێ پشتی کامپۆ دەڕەشەکران یەکشەمێ و چوارشەمێ دەست نیشان کریە و پەدەکەسێ بە هەمانگیە وەزارەتە نافخۆیی دێ تیمێک وان ببە سینۆر دە هەمان دەمێداژی ئەو وڵاتیان ڕۆژاوای کوردستانی و بەری سەرداما کۆرۆنایە چوبوون ڕۆژاوای کوردستانی و خۆدان ڕەگەزنامێ ئەوروپینە دکارن کوپیەکە خوا لەگۆر و پەدە کەسێ بەڵافکردی ژمارەیەک هەیە ژمارەیەکە موبایل و بریا وێ ژمارە بریا واتسابێرە دکارە کوپیەک پاسپۆرتە خوا بشینە پشتی و لێکۆرین لەسەر کوپیاوی وەرێکردن وەرە تەکەسکردن ئەو دکارە دەرباسی باشوورێ کوردستانێ بە و یەکسەر دەرباسی دەریا سنووری یا براهیم خەلیل ڕۆ دکارە دەرباسی تورکیە بە و ژوورژی بچە ئەوروپای تمام زردش اگر تو هاتی ناوند زیاتر کار سروی مسئله بکل سوشال میدیا جی بلاف که زور سپاس بوده افکاری من زردش همه پای که راسته خوش حولی رد گل مدام زور سپاس